لا شاری هەولێر و لە هۆڵیانی شەترەنجی خانزاد پەنجەیەمین پاڵاوانیتی شەترەنجی ڕاپیدی خانزاد بە بەشداری نزیکەی 200 یاریزان بەڕێوەچوو. نزیکەی 200 یاریزان لە وڵاتانی سووریا و هندستان و ئێران و بەشێکی زۆری شارەکانی عێراق و هەرێمی کوردستانیش بەشدار بوون. پاڵاوانیتەکە دوو ڕۆژی خایاند و بە سیستمی سویسری و بە 9 ڕاوند ئەنجام درا. سەرجەم بەشداربووەکان خاوەنی ڕێیتینگی جیهانی بوون. دوای کۆتایەتنی پاڵاوانیتەکە خەڵات بەسەر یاریزانە سەرکەوتەکان دابەش کرد. حسێن عەلی با کۆکردنەوەی 8 خاڵ و نیو لە 9 خاڵ پلەی یەکەمی بەدەستێنا. حسێن عەبدولفەتاح بە 7 خاڵ و نیو دووەم و فیراز عەلواش بە 7 خاڵ سێم بوو. لە کچانیش پەروا پشتیوان بە 6 خاڵ یەکەم و گەڵا محەممەد بە 5 خاڵ و نیو دووەم بوو. لاستی لاوانی شار و محەممەد و پەیوەند مەحموود و لاوین محەممەد بە 5 خاڵ و نیو یەکەم و دووەم و سێم بوون. ئەم پاڵەوانێتیە پەنجەیەمین ڕاپیدی نێودەوڵەتی خانزادە کە دەرێن نێودەوڵەتی واتە لە ڕێگەی یەکێتی شەترەنج عێراقەوە موافقە دەکردن کە لە یەکێتی شەترەنجی جیهان فیدا تۆمار بکرێتن. ئەم پاڵەوانێتیە بە دوو ڕۆژ بەردەوام دەبێتن بە سیستەمی سویسری بەڕێوە دەچێت بە 9 ڕاوند. پاڵەوانێتیەکە 200 یاریزان بەشداری بۆ لەسەر گشت ئاستەکانی تەمەن و زۆر ئاستەکانی ڕێت کە ئەو یاریزانە گشتیان هەمویان ڕێتیان هەیە و لە زۆربەی چەند دەوڵەتێکیش بەشداریان کردووەکو دەوڵەتی سووریا و وڵاتی هیند و ئیران و زۆربەی یاریزانانی ناوخۆ دەرەوەی هەولێر و دەرەوەی کوردستانیش.